ئەو ئامادەکاریانەی بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەی پردی تووەقوت لە هەڵەبجە کرابوون هەڵوەشێنرانەوە. بەو شێوەیەش سەردانەکەی مەسرور بارزانی بۆ شارە دوا دەکەوێت. کاوعلی جێگری پارێزگاری هەڵەبجە ئاشکرای کردووە ماوەیەکی زۆرە بە بیانووی دانانی بەردی بناغە بۆ ڕێگا و پردی تووەقوت. پرۆژەکە دەست پێ ناکات و نزیکەی مانگێکە شوێن ئامادەکراوە بۆ دانانی بەردی بناغە و بە تێچوویەکی زۆر، بەڵام ئەمڕۆ دەستیان کرد بە هەڵوەشانەوەی شوێنەکە. کاوعلی نووسیویشێتی بەردی بناغە و پشڕانی پەتی تەواو بوون مۆتەکەی پرۆژەکان و ناپێویست و خەرجی زیادەشن. ئاماژی بۆ ئەوەش کردووە ماوەی زیاد لە 8 مانگە تابلۆی ئۆتۆمبیلی ژمارە هەڵەبجە ئامادەیە بدرێتە هاوڵاتیان، بەڵام بەهۆی پچڕانی پەتیکردنەوەی پرۆژەکە و چاوەڕوانی ئەو کارەش ڕاگیراوە. ئەوەش لە کاتێکدا بڕیار بوو لە ماوەیەکی نزیکدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی سنوورەکە بکات و بەردی بناغەی پرۆژەی پردی تووەقوت دابنێت. جێگری سوپاسەلاری وەزارەتی پێشمەرگە ڕەتی دەکاتەوە ئەمریکا هیچ مەرجێکی بەسەر وەزارەتەکەیاندا سەپاند بێت. لیوا ڕوکن هۆشمەند حەیدەر جێگری سوپاسەلاری وەزارەتی پێشمەرگە بە میدیای نزیک لە پارتی وتووە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوامن و ئەوان پلانی خۆیان بۆ هەردوو ساڵی 2024 و 2025 بۆ هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە لە ڕووی لۆجستی و ڕاهێنان و پڕچەکردنەوە ئامادە کردووە. وتوشێتی لەوانەیە هەندێک گلەییان هەبێت لە هێواشی پرۆسی ڕێخستنەوەی هێزەکان، بەڵام بەو شێوەیەش نییە کە لە میدیاکاندا باز دەکرێت. جێگری سوپاسەلاری وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بۆ ئەوەش کردووە تا ئێستا گوێمان لە هیچ مەرجێکی ئەمریکا بۆ وەزارەتی پێشمەرگە نەبووە. ئەوەی هەیە تەنیا زیاتر هاندانە بۆ ئەوەی هەردوو حیزبی سەرەکی لە هەرێم پرۆسی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە خێراتر بکەن. مقاومەی ئیسلامی لە عێراق ئاشکرای کرد نیوەڕۆی ئەمڕۆ بە درۆن هێرشیان کردوتە سەر فڕۆکەخانەی هەریر کە هێزەکانی ئەمریکای لێیە لە سنووری پارێزگای هەولێر. لە ڕاگەندراوێکدا مقاومەی ئیسلامی لە عێراق ئاشکرای کردووە کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆ بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر فڕۆکەخانە و بنکەی سەربازی هەریر لە سنووری پارێزگای هەولێر. ئەوەش لە کاتێکدا دوای هێرشەکەی شەوی ڕابردووی سەر نەخۆشخانەیەک لە غەزە بەیانی ئەمڕۆ هێزەکانی ئەمریکا ڕایان گەیاند هێرشێکیان تێکشکاندووە کە هەوڵ درراوە هێزەکانیان لە عێراق و لە ناو بنکەی سەربازی عین ئەسەد لە پارێزگای ئەمبار لە ڕۆژاوای عێراق بکاتە ئامانج و هێرشەکەش لە ڕێگەی 2 درۆنەوە بووە، بەڵام بەر لەوەی درۆنەکان ئامانجەکانیان بپێکن خراونەتە خوارەوە.